من کێشەیەکم هەیە لە ژیانی خۆمە، کەسێکی زۆر عاتفیم، زۆر عاتفیم. عاتفیت؟ بەڵێ بەڵێ. کە دابنیشم ئەگەر هیچ شتێکیش لە ژیانمان ڕووی نایابێ کە سەیری مناڵەکان مەکەم، من لێرەوە دڵم پڕەبێ. ئەترسم لەوەی کە ڕۆژێ لە ڕۆژان ئەگەر بە گیان بێڵم ئەم مناڵانم دەستکێ بکەون و چۆن ژیان بەرنە سەر، یان ئەم هەموو گرنگیەی کە من بە مناڵەکان نیەم بکەونە دەستی کەسێکی تر، ئەو کەسانە وایان بۆ نەکەن. کە سێری هاوسەرەکەمەکەم ئەترسم لەوەی ڕۆژێ لە ڕۆژان لە دەستی بم. ئەگەر بمێ خۆشەویستی بۆ هاوسەرەکەم دەربڕم، یەکسەر فرمێسکەکانم یێتە خوارەوە. یعنی پێم باشە هەر لە خۆشەویستیەکەی دوور بکەومەوانێ، هیلاکتر مەکە. هەموو کاتێک کە ئەچێتە دەرەو لە ماڵ، من مێشکم هیلاکە بەوەی کە ئێستا تەلەفۆنێکم بۆ کرێ و لە دەستم ماوە. یعنی بەردەوام پێشبینی شتی خراپەکەیت؟ زۆر بەردەوام پێشبینی شتی خراپەکەیت و ئەترسی؟ بەڵێ. بەڵێ. ئەترسم لەوەی ڕۆژە لە ڕۆژان مناڵەکانم لە دەست بم، بەرگەی ئەو نەگرم کە بژیم لە دوای ئەوان. باشە هۆکار چێت تۆ بەردەوام پێشبینی شتی خراپەکەی؟ من زۆر عاتفیم، یعنی ئەوەیە وام لێکە. باش ئەم عاتفیە وات لێ ناکە زیاتر خۆشەویستیان بیتێ، زیاتر باوەشیان پیا بکەی، دڵخۆش بیبەوە، مرتاح بیبەوە؟ ئەو خۆشەویستی کە ئایان نەمێ، ترسم بۆ زیاتر بۆ دروستە بێ لەوەی کە لە دەستیان بم لە دوای ئەوان نەژیم. چۆن بتوانم ئەمان بەجێ بێڵم؟ یان قەت سەفەرێک کردو دوورکەویتەوە لێیان، ماوەیەک دوورکەویتەوە لێیان بزانی وەزع چۆنە؟ جاری وایە کە بۆ گەشتێک گەچین بەیەکەوە، هەتایەمەوە لەو گەشتە من خۆشی لەوێ نابینم، لەبەرەوەی بیرەکەمەوە ئەگەر ئێستا سارەکەمان وەرگەڕێ، ئەگەر ئێستا مناڵێکم شتێکی لێبێ، خۆم شتێکم لێبێ، گەشتی سەفەرمان کردبێ، یعنی ئەو سەفەرە خۆشیم بینی بێ، بەڵام زیاتر لەوە ئازارم چەشتووە، لەوەی کە خەیاڵ پێشەوەی بڕۆم خەیاڵەکانم وای وتووە هەتا توێیتەوە یەکێکیان ئەمرێ بۆشم دروستەکە، عنی دقە بە دقە ئەمبات ئەڵێ هەتا توێیتەوە ئەمرێ مەسەرەن لە توبعەتلێکە دانیان هەتا توێیتەوە ئەنجا ئەینێژن ناینێژن تا دایکیێتەوە تا باوکیێتەوە. ها خاتونگیان تۆ خۆی گەورە نیعمەتی پێبەخشیویت، نیعمەتی هاوسەر، نیعمەتی مناڵ. چەند مناڵت هەیە؟ من 4 مناڵم هەیە. 4 مناڵت هەیە، تەمەن درێژ بن. تۆ خۆی گەورە نیعمەتی پێبەخشیویت، 4 مناڵی پێبەخشیویت، هاوسەرێکی پێبەخشیویت، ماڵ و حاڵێکی خۆتت هەیە، بەڵام تۆ نازانی بەم ترسات بەم پێشبینی خراپانت ئەمە کەفری ئەو نیعمەتانەیە؟ یان تو خۆی گەورە هەموو نیعمەتی پێبەخشیویت، تۆ ئەمەنە ترست هەبێەوەنە پێشبینی خراپکەی، ئەمە هەیە ئەو نیعمەتەشی نییە. آخر خۆ من نوێژەکەم ڕۆژوە گرم، یعنی من باوەڕم بەخوا هەیە. آخر کە تۆ کەسێکی ئیماندار بێ ئیرادەیەکی بەهێزی شت هەبێ لەگەڵی، دایمەن مەسەلەی ئیمانداری و ئیرادە دووشتی زۆر گرنگن بۆ ئینسان. تۆ بێ ئیمانت بۆ هەبێ کە هەمومان لای خۆی گەورەین و بۆ خۆی گەورە ڕووینەوە. ئینا لله و ئینا ئیلەیهی ڕاجعون، یعنی ئەمە شتێک نییە دەسەڵاتی مرۆڤیتیان نییە، دەسەڵاتی خۆی گەورەیە. ئەنجا دوای ئەوەش مەسەلەی تەسلیم بوون بە خۆی گەورەمە خاڵێکی زۆر گرنگە. تۆ بێ خۆت و ماڵ و مناڵ و هەموو شتێک تەسلیمی خۆی گەورە بکەی. ئەی تۆ چۆنەڵی کەسێکی ئیماندارم بەردەوامی بخۆشە تەسلیمی خۆی گەورە بکەی. هەمومان مڵکی خۆی گەورەین، لەبەر و ئەم ترسە زۆرەی تۆ ئەم پێشبینیە خراپانەی تۆ بەردەوام یعنی وات لێ کات ئەمە لە ناز و نیعمەتێک ئاژیت، بەڵام چێژی لێ نابینیت. کە چێژی لێ نەبینیت و شکری خۆی گەورە و سوپاسگوزار نەبی لەسەر ئەو نیعمەتانی خۆی گەورە پێبەخشیوی، ئەی چۆن وابێت تۆ بێ بەردەوام سوپاسگوزار بی لەو کاتانەیە. هەستی پێکەم کە چێژ لە ژیان نابینم. چێژ نابینی؟ نه، دایما عەسەبیە بم، هیلاکە بم، هەستەکەم بەردەوام خەفەتە خۆم. بەس دکتۆرە من یعنی من ئێستا دەریە بڕم هاتم بۆ ئەم بەرنامەیە. من لە دایرە لەگەڵ هاوڕەکان ماوتم تمەچم بۆ بەرنامەی خاتون باسی ئەو کێشەی خۆمەکەم، وتیان مەچۆ عیبە و یان هەنێشت ئەها وا بیرەکەنەوە. بەس کە من وتم من وام، چەند کەسانی تریشتیان منیش وام. ئەو لەوێ یعنی هەبوو خراپتریەوە دەبۆی من خەیاڵەکەمەوە لە مردنەکەی بەدەم حاجەشتن و بەدەم ئیشکردنەوە خەیاڵ لە مردنی یەکێکیانەکەمە و تێر فرمێسکی ژڕۆکەم و کاتێکە لە خەیاڵەکە تەواو بمێمەوە سەر خۆم مناڵەکەشم ماوە هیچیشی لێ نەهاتووە.
ئەمە بیرکردنەوە ئەم جۆرە سلبیاتە لە بیرکردنەوەمە هەر نەخۆشیە پێویستی بۆیە کە کەسێکی دەروونناسیش بتان بینێ چونکە بەڕاستی تۆ بەردەوام ئەم بیرکردنەوە خراپانە بێ بە مێشکتا ئێستا لە زۆر لە توێژینەوەکانە دەرکەوتۆ ڕۆژانی کە ئەو بیرکردنەوەی کەیت مەعدەلی بیرکردنەوەکانیان حساب کردوێت بە مێشکی مرۆڤ تقریبەن هەندێک توێژینەوەکان ئەڵێن 65,000 بیرکردنەوە هەندێکی تریان نسبەیەکی ترەڵێن بەپێی توێژینەوەکانە گۆڕێ بەڵام بە مجموعی باز لەواکەن ئەڵێن لە سا هەشتای ئەو بیرکردنەوانیە بە مێشکی مرۆڤ بیرکردنەوەی سلبیە بەڵام لە سا 20 بیرکردنەوەی ئیجابی هەیە کە یە بە مێشکی مرۆڤ بەڵام ئەو کەسانی کە دائیمەن کە چێژ لە ژیان نابینن دایمەن هەبینیت ماندوون بێتاقەتن نائارامن دایمەن ئەو کەسانن کە پەرە ئێن بە بیرکردنەوە سلبیەکانی مێشکی خۆیان